سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویست با بەرنمێکی تایبەتی تر هاتوومەتەوە خزمەتان ئازیزان هەروە خۆشتان ئاگادارن لە چەند ڕۆژی ڕابردوودا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان گفتوگویەک لە هاوڕێیانی پێشوو کە لە حیزبی کۆمونیست ئینشعابی خۆیان ڕاگەیاند بڵاو بووە و زۆر قسەهای کرا لەم گفتوگویەدا کە زۆر ناڕاست و دوور لە واقعیەتن. ئێمە بۆ قسە و باسی زیاتر و تاوتۆکردنی ئەم باسە میوانداری بەڕێز کاک سەعید ئەمانی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵمان لەگەڵە تا پێکەوە قسە و باس بکەین و تاوتوێ بکەین ئەم بابەتە. کاک سەعید سەرەتا بەخێرهاتنت پێ دەڵێم زۆر سپاس بۆی کە بەشداری لەم بەرنامە تایبەتەدا کرد. منی زۆر سپاس بۆ ئێوە بۆ هاوکارانت و ڕێز و سڵاوی تایبەتیشم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس کاک سەعید بۆ خۆشتان ئاگادارن سەبارەت بە جیابوونەوەی ئەم هاوڕێیانی پێشومان کە لە حیزبی کۆمونیست ئینشعابی خۆیان ڕاگەیاند قسە و باس زۆر کراوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا. هەروە خۆشتان ئاگادارن لە چەند ڕۆژی ڕابردوودا بە تایبەت ئەمە یەکەم جاریان نییە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە گفتوگوکانیاندا قسە و باس زۆر دەکەن، باسی زۆر شت دەکەن، بەڵام من پێم خۆشە یەکەمیان لێرەوە دەست پێ بکەم. ئەوان دەڵێن ئەوەی کە کۆنگرەی حزب نەگیراوە هۆکارەکەی ئەوان بوون، زۆر جار کۆسپیان خستۆتە سەر ڕێگە. پێم خۆشە بزانم ئێوە چۆن ئەمە لێک دەدەنەوە، چی دەڵێن بەم قسەیە؟ هاوڕێ ئەمیر کولەن باسی گرتنی کۆنگرەی هەژدا یا ئەوەی کە کۆنگرەی حیزب تا ئێستا نەگیراوەوە لە قسە و باسەکانی ئەواندا وە باڵەکەی دەخەنە ئەستۆی ئەمە زۆر زۆر دوور لە واقعیەتە هۆکارەکەشیەوە. مەسەلەن بۆ نمونە ئێمە کۆنگرەی هەژدەی کۆمەڵەمان گرت، کۆنگرەی هەژدەی کۆمەڵە ئێمە وەک تووشیانە نامەشروعە ئەوانیش ڕاهەنگاندووە کە ئەم کۆنگرەیە نامەشروعە، چون بەشێکی زۆر دەوا وەک ئەوان ئیدعا دەکەن نیوەی ئەندامانی ئەم تەشکیلاتەی تێدا حەزف کراوە کە ئەمە واقعیەتی نییە. خۆ ناشکرێ ئێستا بێنی لەسەر ئەساسی دانی ئامار و ئەوانە، چون دانی ئامار دێڵینەوە بۆ داهاتوورە، لە داهاتوودا ئەمە دەردەکەوێت کە ئەو ئامارەی ئەوانەی دەرنیوەی تەشکیلاتن یا دەرسەدێکی نزیک بە نیوەن و ئەوانە ئەمە لە داهاتوودا معلوم دەکات ئەمە واقعیەتی هەیە یاننا. بەڵام ئایا ئێمە نیوەی ئەو تەشکیلاتەمان حەزف کردووە، داوەتمان نەکردوون، ئیجازەی بەشداریمان پێ نەداون، ئەمە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆچیوە لە چۆوە سەرچاوە دەگرێت. گرتنی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە کۆنگرەیەکی زۆر زۆر ڕوتین و لەسەر ئەساسی ئەو اختیاراتەیە کە لە ئەساسنامەدا بۆ تەشکیلاتی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران کۆمەڵە دیاری کراوە. ئێمە دەزانین کە 2 ساڵ نزیک بە 2 ساڵ زیاتر یا 2 ساڵ بەسەر وعدەی خۆیدا تێپەڕیوە. هۆکارەکەشیەوە بوو ئێمە چاوەڕێ بووین کە لە پێشدا کۆنگرەی حیزب بگیرێ، قاعدەتەن دەبوو وابێ، جا دوایە کۆنگرەی کۆمەڵە بگیرێ. بەڵام کۆنگرەی حیزب کە هەر نەگیرا دواکەوت، بلاخەرە ڕەهبەری کۆمەڵە تەسمیمی گیر کە کۆنگرەی هەژدە بەڕێوە بەرێت. لەگەڵ هەموو ئەو کۆسپانەی کە هەیە بێزگە لە کێشە ناوخۆییەکان، بەهەرحاڵ ئێمە تەسمیممان گر ئەو کۆنگرەیە بگرین. ئێمە ئایننامەمان بۆ تەنزیم کرد و هەر بەپێی ئەساسنامەژیا بەپێی ئەوەی کە مێژوشی هەیە پێشتری سابقەی بووە، هەر کام لە تەشکیلاتەکانی حیزب چ تەشکیلاتی دەرەوە بێت چ تەشکیلاتی کوردستان بێت دەتوانێت بەپێی اختیاراتی خۆی ئایننامە تەنزیم بکە، چێ داوەت دەکات، چەندە داوەت دەکاوە، کۆنگرەکەی چۆن دەگرێت. مەسەلەن فەرزکەین تەشکیلاتی دەرەوەی وڵات لە چوارچێوەی دەرەوەی وڵاتدا انتخابات دەکا و کۆنفرانسی خۆی دەگرێت. بۆ تەشکیلاتی کۆمەڵەش لە کوردستان ئەو مافە پارێزراوە و ئەساسنامە ئیجازەمان پێدا ئەم کۆنگرەیە بەڕێوەبەری. کۆنگرەکە وەک باسم کرد کۆنگرەی هەژدە کۆنگرەیەکی ڕوتین بوو، کۆنگرەیەک بوو بەپێی ئەساسنامە بوو، انتخاباتێکی زۆر شەفافی بۆ کرا و ئەو نمایندانەی کە تێیدا هەڵبژێردران هاتنە کۆنگرە لە نێو کۆنگرەدا بەحسەکانی خۆیان بەو پەڕی ئازادیەوە کرد و کمیتەیەکی ڕاهبەری یا بڵێن کمیتەیەکی مرکزی کە هەڵبژێردرا لە فەزایەکی ئازاددا نزیک بە هەفتە یا زیاتر لە ئەندامانی کۆنگرە خۆیان کاندید کردووە لەو نێو ئەوانەدا 30 کەسێک وەکو کمیتە مرکزی هەڵبژێردران. یعنی تا ئەم ئاستە کە تۆ چاویلەکەی زۆر زۆر ئاساییە. بەڵام سەرەڕای هەموو ئەوە ئێمە پێشتر کە کوتمان ئێستا 2 ساڵی بەسەردا هاتوو هۆکارەکەی نەگرتنەکەی هەر ئەوە بوو کە ئێمە چاوەڕێ بووین کۆنگرەی حیزب بگیرێ، بەڵام کۆنگرەی حیزب بەرەبەر پرسیارەکەی تۆ داهات بۆ نەگیراوە تا ئێستاش نەگیراوەوە
ئێستا و باڵەکەی دەخەنە ئەستۆی ئێمە هیچ کۆسپێکمان نەخستۆتە بەردەم گرتنی کۆنگرەی حیزب بەڵکو ئەوە خودی ئەو هاوڕێیانەی پێشووی ئێمە بوون کە بە دلیلی ئەوەی کە پیان وابوو لە کۆنگرەکاندا ناتوانن ئەو شێوەی کە بۆ خۆیان لە نەزەریاندایە یا ئاراستەی بکەن یا ئەوەی کە خۆیان بدەنە بەر مەعرەزی دەنگی ئەندامانی ئەم تەشکیلاتە بەهانەی جۆرا و جۆریان هێناوە ئاینامەیەکیان تەنزیم کرد کە هەرچەند لەگەڵ واقعیەت و لەگەڵ سونەتەکانی پێشووی ئەم تەشکیلاتە نەدەهاتەوە بەڵام سەرڕای هەموو ئەوانە ژێمە قبولمان کوتمان باشە دێنێ کۆنگرەوە چەند حوزەیەکیان لە دەرەوە دیاری کردبوو کوتمان کەمە کوتیان با تەکتەکی ئەعزا ببنە خاوەنی ڕێی خۆیان چون ئێمەگە حوزە بەندی بکەینەوە لە حوزەکاندا کەسەکان ڕێی بدەن دیارە لایەنێک حەزف دەکا ئەوە نەکەین بە هەر کەسە ببێتە خاوەن ڕێی خۆی باش وتمان هەر کەسە ببێتە خاوەن ڕێی خۆی دەبێت فەزایەکیش بخۆڵکەنی کە بە ڕاحەتی بتوانن بەشداری تێدا بکەن یا دەبێت حوزەکان زیاتر بکەین ینی هەر وڵاتێک و ببێتە خاوەنی حوزەی خۆی و لەو حوزەیەدا هەم انتخابات بکرێت یا مەسن لە شوێنەکان لەو چەند شوێنەی کە لە مرکزی ئوروپا دیاری کرابوو بۆ کۆبوونەوە و بەشداری لە کۆنگرا زیاتری بکەین لە شوێنەکانی دیکەش خەڵک بتوانێت بەشداری بکە لەگەڵ ئەوانشدا مەخالەفەتیان کرد یا خۆ کوتمان ئێستا لە تەواوی دنیادا کۆنفرانس و کۆبوونەوەی زۆر گەورە و بەرین لە ئاستی دنیادا هەل لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکان و یا بەرحاڵ زوم و ئەو شتانەوە جێبەجێ دەکرێت بۆ ئێمە ناتوانین ئەو کۆنگرەیە لەو ڕێگایەوە بگرین تەنانەت ئەگەر خەڵکیش ینی ئەو کەسانش کە ناتوانن بێنە ساڵۆنەکان لە ماڵەکەی خوانە لە پشداتاکەیانەوە بەشداری بکەن ئێستا دەتوانێت مەشروعیت بدا بە و کۆنگرەیە بەڵام ئەوان کوتیانەوە دەبێتە گفت و شونت بەڵام نابێتە کۆنگرە بەرحاڵ بە ئەنوا و ئەقسام کارشکێنی کۆنگرەکان دواخست جارێک بەهانیان هێنا و کوتیان ئێمە 2 ساڵ لەوە پێشەوە یا لە ساڵ و نیوێک لەوە پێشەوە ئێمە کوتومانە نابێ عزوگیری بکرێت بە دلیلی ئەوەی کە ئێمە لە کۆمیسیۆنی عزویەتدا یا حزورمان نییە یا ئەوەی بەرحاڵ فەزاکەوانیە کە ئێمە دخالەتمان هەبێ ئەو عزوانەی کە دەگیرن بە شێوەی جەناحی دەبنە عزب ئەوە ئێمە قبولمان نیەوە لە اختیاراتی ئێمەدایە کە ئەو عزوێتە هەڵپەسێرین دیارە ئێمە وەک تەشکیلاتی کۆمەڵکاری خۆی کرد عزوگیری خۆی کرد ئەمە یەکێ لە دلیلەکانی بوو کە دیانکوت ئەو عزوانەی کە لەو ماوەیەدا بوونەتە ئەندام ئەو پێشمەرگانەی کە لەو ماوەی زەمەنیەدا کە ئێمە کوتومانە نابێ عزوگیری بکرێت بوونەتە ئەندام ئەمانە بەلای ئێمەوە ڕسمیەتیان نییەوە نابێ بێنە کۆنگرە نابێت لە هەڵبژاردندا بەشداری بکەن دەیانکوت تعدادێک لە دەرەوە هەن نافعالن ئەوانە چەند ساڵەکە هیچیان نەکردو ئێستا نابێ بێنە نێوکۆن بەڵام نەدەزانی بە چی میکانیزمێک تۆ دێنی ئەمانە هەڵدەسەنگێنی کە ئەم کەسانە نافعال بوون نادڵسۆز بوون حەقی بەشداری لە کۆنگریاندا نیە حەقیان نییە ببنە ئەندام و دەخاڵەت بکەن لە سەرنەویشتی حیزبەکاندا یا ئەو کەسانەی کە فەرزکەینەوە مەسەن کۆنگرەی حیزب لای کەمەکەی لە نەسەری بگرین 6 ساڵی بەسەرا تێپەڕیوە 2 ساڵی کە قانونیت لاقل 4 ساڵ زیاتر بەسەر تەمەنیدا ڕۆیشتووە و تازە خەریکە واریدی حوتمین ساڵیشی بووە کە نەگیراوە مەسن تۆ بڵێ ئەم 4 ساڵە هەرچی عزبێکی گیراوە من قبولم نییە یا بە دلیلی ئەوەی کە هاوسەنگیەکە ئێمە بەزەرت مازانیوە ئەو عزوو گیرانەش ڕەت دەکەینەوە دی ئەخەدی چۆن دێنی بەس ئەی چۆن دیفاع لە مافی ئەو کەسە دەکەی کە حەقی خۆیەتی لە دوای ساڵک داوای ئەوە بکا کە ببێتە ئەندام و ئەوەش ینی هەر کارێکیان دەکرد هەر ئیقدامێکیان دەکرد ئەوەندەی دیکە بەدەنی لێ تووڕە دەکردن و دەبووە باعیسەوەی کە ترسی زیاتریان لێ بنیشێ لەوەی کە کۆنگرە بگرن و دیسا خوان بدەنەوە بەر مەعرەزی دەنگی ئەندامان بۆیە بە ئەنواق و ئەقسام شێوەی جۆرا و جۆر هەر شتێکیان دەکوت بە نەوعێ سوکایەتی بوو بە شعوری ئەندامانی ئەم تەشکیلاتە ئەلەنی نیان دەگرت ینی تاوای ینی بەهانیان دێنە بەڵام ئێستا و باڵەکەی دەخەنە ئەستۆی ئێمە دڵ ئێمە ئاینامەیەکمان داوە بەڵام ئەوان قبولیان نەکردووە بەڵام ئاینامەیەشی کە لەولاوە ئەو عزویانەی ئەو کەسانی کە دەم لە ماوەیەدا بوونەتە عزو بەڕسمێتیان نەناسی و مەجموعەیەکی دیکە خەڵکی دڵسۆزکە لە ئاستی ئوروپایە لە وڵاتانی دیکەدا حزوریان هەیە و پیان خۆشە دخالەتگەر بن لەسەر نەویشتی ئەم تەشکیلاتەدا تۆ بێنی دڵبخایی حەزبیانکەی و تازەش زۆر مشەخەسی نەکەی کە بە چ میکانیزمێک دێنی ئەم فعال و نافعال و دڵسۆز و نادڵسۆزە دیاری دەکەی ئەمە هەمووی دەچووە قاڵبی ئەوەی کە تەوهین بێ بە شعوری ئەو خەڵکە
بەڕاوێزخستنی خەڵکانێک بێت کە لە سەرنەویشتی و تەشکیلاتەدا دەیانەوێت دەخاڵەت گەر بن هەموو ئەوان دیسانەکە ئەوەندەی دیکە بدەنە لێ تەحریکردن لێ تووڕەکردن و ڕۆژ لەگە ڕۆژ لەوە نیگەرانتر دەبوون کە بێنن کۆنگرە بگرن و لە کۆنگرەدا بتوانن هاوسەنجەکە ڕاستکەنەوە بۆیە ئەوەی کە دەڵێن کۆنگرە نەگیراوە ئۆباڵەکەی لە ئەستۆی ئێمەیە ئەوە زۆر زۆر دوورە لە واقعیەتەوە و دقیقەن پێچەوانەکەیەتی بۆیە ئێستاش ئێمە تا ئەلعانیش تاوکو ئەم کۆنگرەی هەژدەش ئێمە هەر پێمان وابوو دەبێ میکانیزمێک ببینینەوە بۆ گرتنی کۆنگرەی حیزب بۆ لێوێدا کێشەکان حەلکەین و پێشنیاری ئێمەش ئەوە بوو هەر بە ڕەواڵی پێشوو بە ڕەواڵی قەدیم بێنین ئاینامە تەنزیم بکەین انتخابات بکەین بچینە کۆنگرەوە جایدی لە تەریقی داتاوەیە ساڵۆن دیاری دەکەین ساڵۆنەکان چەندە بن زیاد بن کەم بن هاتووەوانە قسەی لەسەر دەکرا بەڵام ساغبین لەسەرگرتنی کۆنگرەکە بە شێوەی پێشوو هەموو کەس تێیدا خۆی کاندید کە هەڵبژێرێ بەڵام ئەوان هێنان پێشنیادێکیان کرد کە ئێستا زۆرتر پێداگرن لەسەر ئەوە مەسەلەن سێ بەشیان دیاری کرد سێ لیست بێ لیستێک بۆ ئەو کەسانێک کە فەرزکەین وەگەمە بیرەکەنەوە لیستێک بۆ ئەو کەسانی کە وەگەوان بیرەکەنەوە لیستێکی بۆ ئەو کەسانێک ئێستا ساغ نەبوونەتەوە یعنی تۆ بەم شێوەیە بۆ خۆت دڵبەخایی دەتان تەشکیلاتت شەقە دەکرد بە سێ بەشدا هەر کەسەوە مەسەلەن چەندی ڕێی خرایە ئەو بەشەوە بێنی مەسەلەن نمایندەی بۆ دیاریکەی یعنی ڕەواڵێکی کە تا ئەساسەن سابقینەوە لەم تەشکیلاتەدا ئەرێ ئێمە لەگەڵەوە مخالفەتمان کرد بەڵام پێداگریمان لەسەر ئەوە کرد بە ڕەواڵی پێشوو بە پێوەی سنوورەتەکانی کۆمەڵە حیزبی کۆمونیستی ئێرانە کۆنگرەکانمان بگرین بەڵام بە هیچ شێوەیەکەوان ئەویان قبول نەکردووە گەیاندینیانە ئەم مەرحەلەیە ئەوە بوو تەنانەت دێمە کە کۆنگری هەژدەشمان گرت لە کۆتایی کۆنگرەکەدا کە هاتینە سەرپەسەندکردنی قەتنامەکان دەی لەوێدا ئێمە قەتنامەیەکمان پەسەند کرد بە زۆرینەی دەنگی بەشدارانی کۆنگرە کە لەوێدا داوای دەکرد و اختیاراتیەدا بە کومیتەی مرکزی و کومیتەی ڕەهبەریدا هاتوو کە میکانیزمێک ببینێتەوە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین پێش بە ئینشاء بگرین بەڵام لە عینی ئەوەدا کە ئێمە خەریکی ڕێی ژیری بووین وتەنان فیمان ڕێیش درابوو تەسویبیش کرابوو خەبەر هات کوتیان ئینشاءیان ڕاگەیاندووە بۆیە ئەمانە هەموو واقعیەتن و بە شێوەی نووسرا و بە فاکتیش هەن و قەزاوەتەکە دەدەینە دەست کۆمەلگا خۆی قەزاوە لەسەر ئەم قسانە بکات ئەوەی کە ڕاحەت ئێمە بێنین بە یەکتری بڵین درۆ دەکەی وانە بووە فڕە بەڵاخرە ئەم شتانە هەموو شتایەکی نستا هەنی دی و خەڵک دەبێ یان مەسەلەن ئەو کەسانەی کە بەردەنگی ئێمە مخاتبی ئێمە ڕوومان لەوانە قەزاوەتەکە دەدەینە دەست ئەوان هەم لەبارەی ئامارەوە هەم لەبارەی ئەوەی کە چێ خەتابار بوو لە نەگرتنی کۆنگرەدا وە چێ پلەی کردووە لە ڕاگەاندنی ئینشعابدا زۆر باش کاک سعید یەکێک لەو شتانی کە ئەش بە حاڵی خۆم کە من یەکێک لەو ئەندامانی ئەم تشکیلاتم بۆ لە نێو بەدەنمدا لە کوردستان کار دەکەم کە زۆر قرس بوو بۆ من ئەوەی کە دەڵێن زۆرێک لە ئەندامان ناڕازین زۆریان لە ترسی ئەوەی کە برسی دەکرێن ینی منزوریان ئەوەیە کە ناتوانن بچنە نێو شار و ئێرە وەکو پەناگایە چاو لێ بکەن یا تەماحیان دەخەن کە وبەرتەماحیان دەخەن پوڵیان پێدەدەن و بیان نێرم بۆ دەرەوەی وڵات کە ئەمە بەش بە حاڵی خۆم من دەتوان بڵم زۆر ناڕاستە غیرە واقعیە ئەم شتە یا ئەوەی کە دەڵێن ئەم حەو نەفەرەی کە هاتوونەتەوە بۆ ئێرە کێمە لەبەر چای خۆمان دایان بینین کە دەڵێ ئەمنیەتیان نییە و دیسان جارێکی تر باسی خواردنیان کردێتەوە پێم خۆشە بزانم هەرچەند کە دەزانم ناڕاستە و غیرە واقعی ئەم شتەیە بزانم قسەت چییە لەم بارەوە هاوڕە ئەمیر نازانم خۆ زۆر کەس ئێستا هاتووی هەرێمی کوردستانی کردووە هەرێمی کوردستان بەگشتی و شاری سولەیمانی بە تایبەتی شوێنێکە کە لە وڵاتانی دەوروبەرەوە بە تایبەتیش لە کوردستانی ئێرانەوە خەڵک دی بۆ کار یعنی شوێنێکە کە کاری تێدایە دەتوانێت بچێتە نێو شار و پشگیریەکی هەبێت ئقامەیەک وەرگێت زۆر بەڕاحەتی دەتوانێت خۆی بژێنێ ینی ئەمە خۆی بۆتە پاڵپشتێک بۆ ئەو کەسانەی کە لە تشکیلاتە جۆرا و جۆرەکاندان لە حیزب جۆرا و جۆرەکاندا خەریکی فعالیەتن ئەگەر خۆیان بیانەوێ ئەم تشکیلاتانە تەرککەن بە بڕوای من بۆ مەسلەی بەڕێچوونەوانە هیچ کێشەیەکیان بۆ نایەتە پێشەوە چون ئەکسەری تشکیلاتەکان وە بە تایبەتیش تشکیلاتی کۆمەڵا زۆر بە دڵاواڵاییەوە لە ڕوانگەیەکی ئینسانی و فژگیریان دەکەوە تەنانەت کاریان بۆ دەبینێتەوە یارمەتیانەدا تاوەکو وەختێک کار دەبینەوە ئەمە لەم بارەوەکە هیچ کەس نەدی مەگە نازانم ناکرێتەوە نێوت پێشمەرگە بێ بەڵام ئەوەندە زەعیف بی کە مەسەن هەموو تەحقیر و سوکایەتی و زەخت و گوشارێک تەحمل بکەی فقط بە خاتیەوەی کە ناوێری بچیت و شار کار بکەیت
بە بڕای من ئەمە دوورە لە ڕاستیەوە ئەمە ڕاز نییە دروستە لێ وەختەوە لەگەڵ ئەم هاوڕانەی پێشومان تووشی کێشە بووین لەم تەشکیلاتەدا بەردەوام دوانی دە دوای کۆنگرەی حەفدەوە خۆ دیارە ڕیشەکەی لە کۆنگرەی 16ەوە کە من خۆم حزورم بوو لە کۆنگرەکەدا فەزایەکیان زاڵ کرد بەسەر ئەو کۆنگرەیەدا کە ئەندامانی کۆنگرەی ئەڵبەتە لە بەدەنەدا زۆر نیگەران کرد چون ئەوان بە شێوەی پاکیەوە بە شێوەی بە کۆمەڵ تەسمیمیان گرت خۆیان کاندید نەکەن ئەمە خۆی بۆنی ئینشعابی لێداهات هەر ئەو دەم خواهشتی ئەندامانی کۆنگرە خۆیان کاندید کردەوە و ئەمە خۆی بوو بە پاڵپشتی و زەمانەتێک بۆ ئەوەی کە بە شێوەی بە کۆمەڵی ڕێیان هێناوە و بوون بە کومیتە مەرکەزی لە کۆنگرەی 16دا کومیتە مەرکەزی بوونەکەی ئەوانمان قبول کرد و کاریشمان لەگەڵ کردن هەتاوەکو کۆنگرەی حەفدە لە کۆنگرەی حەفدەشدا دیسان کە هاوسەنگیەکان ئەو سەفەریش دیسان هەر بە زەرەدی خواهان دەدی لەوێشدا هەمان کاریان تکرار کردەوە بەڵام لە پێشدا لە دانی گزارشەکاندا قسە و باسەکاندا قسە و باسی سیاسی تەئیدکردن و ڕائیدان لەسەر قەتنامە و گزارشی سیاسی هەوانە هەموو بە شێوەی یەکدەنگ هاتینیا بەرسا بە زۆرینە دەنگماندا بە قەرار و قەتەنامەکان و بە گزارشی سیاسی و تا گەیشتینە مەرحەلەی خۆ کاندیدکردن بۆ کومیتە مەرکەزی دیسان لەوێشدا ئەوان کە هاوسەنگیەکان بە زەرەدی خوان دەدی و پیان وابوو دیسان نابنەوە پێشنیاریەوان کرد کە کومیتە مەرکەزی کۆنگرەی 16 ئیقاب بکرێتەوە مخالفت کرا لەگەڵ ئەوە وەختێکیش مخالفت کرا بە شێوەی دەستە جەمعی لە خۆکاندیدکردن پیشانەوە بەڵام ئەم جارە بە پێچەوانەی پێشوو هیچ کەس لەبەریان نەپاراوە کۆنگرە درێژەی بەکاری خۆیدا و لیستی کردەوە بۆ خۆکاندیدکردن تعدادێکی زۆر خوان کاندید کرد و لە بینی ئەوانەدا تعدادێک بوونە کومیتە مەرکەزی ئەمان تەسەوریان ئەوە بوو ئەم کومیتە مەرکەزیە بەبێ ئەوان ناتوانێت ئەم تەشکیلاتە ئیدارە بکە ناتوانێت ئەم تەشکیلاتە ئاراستە بکە لە حاڵێکدا ئێمە دەزانی لە فاسیلەی کۆنگرەی حەفدە بۆ کۆنگرەی هەژدا ناوچەکە تووشی گەورەترین قەیران و جێژاوی سیاسی و ئابووری و بەڵا سروشتیەکان بوو بەڵام ئەم تەسیری گەورەشی لەسەر تەشکیلاتی ئێمە بوو بەڵام ئەم ڕەهبەریە توانی ئەم تەشکیلاتە زۆر سەربەرزانە لە هەموو قەیرانانە دەرباز کات و تەنانەت کۆنگرەی هەژدەشی بەم شێوەی کە باسمان کرد سەرکەوتوانە بەڕێوە برد ئەوان لە توولی دوای کۆنگرەی حەفدە وردە کە دەیانزانی ئەم تەشکیلاتە خەریکە لە سەرڕواڵی خۆی دەڕوە ئەم کومیتەی مەرکەزی ئەم کومیتەی ڕەهبەریە کە دیاری کراوە توانای ئەوە هەیە کە تەشکیلاتەکە ئاراستە بکات تەشکیلاتەکە بەڕێوە بەرێتەوە کێشەیەکانی ئەوسەر کەوت نەکارشکێنی لە بەدەنەی تەشکیلاتدا خەڵکیان هانەدا کە کارشکێنی بکەن بەڵام هەموو ئەو کەسانەی کە ڕۆیشتن تەنانەت ئەوانش کە بۆ خۆشیان ڕۆیشتن تا ئەو وەختی کاریان دەستکەوت ئێمە یارمەتیمان پێدان و تا بۆ ماوەی 2 إلى 3 مانگ یارمەتیمان داون ئیمکاناتمان لە اختیار ناون کارمان بۆ دۆزیونەتەوە پشتگیریمان کردوون ئیقامەمان بۆ وەرگرتوون یعنی لەبارەی ئینسانیەوە هەرچێکی پێویست بۆ ئەم تەشکیلاتە کردوێتی بۆ ئەو کەسانش و بەعزە هێندێکیشیان لەوانەیە کەوتە دەڵێت تەتمیع دەکرێن پوڵیان دەدرێتێ پێم خۆشە باسی ئەوەش بکەم کە ئەمانە چێ بوون پوڵیان درایە ئێمە مەجموعەیەک پێشمەرگی قەدیمیمان بوو کە زیاتر لە 15-20 ساڵ بوو لێرە بوون کەسەر بە خۆشیان ئاتانە سند کەس هەر ئەوانی دی مەزوریان ئەو کەسانەیە چوو بوونە تورکیە و گەڕابووشنەوە دەست کورد بوون و داوایان لە تەشکیلات کرد کە بۆ سەفەرەکان یارمەتیان بدات کەسانێکی دیکە بوون هەروە باسم کرد کە قەدیمی خوان بڕیاریاندا کە بڕۆن بۆ دەرەوە دی ئەوان شەر ئینتیزاریان بۆ کوتان وەکو کەسێکی قەدیمی و ئینتیزارمانی تەشکیلات یارمەتیمان بداوە تەشکیلات کومیتەی ڕاهبەری بڕیاریدا مەسەڵەن یارمەتی مەوردیان بدا ئەمانەش کولیە هەمویان لە پەنجەکانی دەست تێپەڕ ناکەن و هەمووشیان ئێستا زیندون هەن دەتوانن قسەیان لەگەڵ کرد بزانە یارمەتیەکانیان چۆن دراوەتێ چون قسەیان لەگەڵ کراوە و تەما خراون مەسەڵەن بڕۆنە دەرێت چی بە قازانجی ئێمەیە بەڵام واقعیەتەکە ئەوەیە خۆیان لێرە تووشی کێشیان کردن خۆیان تووشی مشکلیانەکردن خۆیان هەڵیان دەخراندن کە وا بجوڵێنەوە کە کێشە و گرفتیان بۆ دروست بێ ئەوەی کە ئەمنیەتیان نییە ئەمنیەتیان بۆ نییە پێم خۆشە زیاتر لەسەر ئەمە قسە بکەین با لەسەر مەسلەی ئەمنیەتەکە کە کورتە مەسلەی ئەمنیەت ئێستا ئەم هاوڕێیانی پێشوویمە کە هاتوونەتەوە ئەوەڵەن وەختێک هاتنەوە وەختێک ئێمە زانیمان سەعاتی ینی نزیک نیوە شەو هاتنەوە ئەمان بێچێک لەو هاوڕێیانەی کومیتەی ئیجرایی کە لێرەیە دێ داوای ماشێن دەکات لە بەرپرسی ئەو بەشە دەی باشە دەڵێت چێ دەڵە میوان ماتۆ دەڵێت چەند کەسن نایڵێ دەڵێت چێن نایڵێ
دەڵێت چەند کەسێکن دەڵێ چێن دەڵێ کەسانێکن نەتیعدادەکەیان دەڵێ نەدەژڵێ چێن دی ئەمیش وەختێت دەڵێت معمولەن ئێمە کەسێک کە لە دەرەوە دێتەوە و بە تایبەتیژێکە بۆ کار بێتەوە ئێمە ئاگادارەکە کمیتێ ڕەهبەری ئاگادارەکە لەگەڵ دەبیرخانە تەماس دەگرێ و دەبێ ئێمە شوێنی حەوانەوە تەنانەت بۆ سازماندەی بێتەوە شوێنێکی کە بووی نەنزەرگرین بۆ سازماندانی شوێنی نیشتەجێبوونی و هەموو ئیمکاناتێکی بۆ فەرهەمەکەین و لە نظری دەکی وەختێک دێتەوە ئێمە ناکەوینە بەرامبەر عملێکی ئەنجام شدە لە پێشە بەرنامە ڕژیمان بۆ کردووە ئەمە بەنسبەتی ئەو کەسان دێنەوە بەڵام ئەمان بەو شێوە بەڵام لەگەڵ ئەوەشدا کومیتەی ڕەهبەری بڕیاریدا کە قەیدی ناکە سەر ڕای ئەوەی کە هەمانگیشیان نەکردو بەڵام ماشینێکیان چوون من نەمانزانی چەند کەسن ماشینێکیاندا بۆ برادەرە لەگەڵ واحدە ئامادە چوونە شوێنیان بەڵام وەختێک دێن ئەوە فەرزەوە بۆ سند 2 نەفەر بن 3 نەفەر بن وەختێک دێن 7 نەفەرن نەتیعدادەکەیان کوتبوو نەک شوێن دێنەوە وەختێکی تۆ بەم شێوە شاراوەیەوە بەم شێوە بە ملاحزەوە مەسا ئەو کارە دەکەی ئینتیزارشتەیە کە ببێ ئەوەی هەمانگیت کردو ببێ ئەوەی ئێمەت بە عەدەدێک زانی بێ بەبێ ئەوەی کە ئەسەن ڕەهبەری ئەم تەشکیلاتت بە ڕسمی ناسی بێت بەرحاڵ ئۆرگانە پەیوەندیدارەکانی وەکو دەبیرخانە بە ڕسمی بناسی هاوانگی لەگەڵ بکەی دێ بۆ خۆت مەسەن ئیقدام دەکەی ینی وەکو هەمە کارێم تەشکیلاتە تشکیلات قبول ناکە ئێمە کە مەسەن کومیتەی ڕەهبەری یا بەدەنەی تشکیلات بیراخەرەکە ئێستا خەریکە ئەم تشکیلاتە ڕەهبەری دەکات ناکرێخۆ ئەوەندە بێسەرە و بەرە و زەعیف بێکە لە بەرابەر ئەم حرەکاتاندا عەکس العەمەل نیشان نەدا بەڵام سەرەڕای ئەوە بەسە هێنامانەوە لە شوێنێک هەر لە مەحوەتی ناوەندیدا ئیسکاندران دانیشتون و لەو پەڕی ئەمنیەتدان بۆی ئەمە زۆر دوێ لە واقعیەت تەنیا کەڵکی ئەوەی هەیە کە تۆ مەزلوم نمایی پێ بکەی کە تۆ ئەفکاری عمومی پێ بەلاڕێدابەری بەم تشکیلاتی کۆمەڵەخوا ئەخوا هەموو کەس دەیناسێ بسە تۆ حیسابی کە ئەم تشکیلاتە چەند کەس هاتووە بەجێ هێشتووە کەی وا بووەکە چاوی لەوە بێژەمێک نامدا بە کەسێک کەی چاوی لەوە بووەکە کەسێک احتیاجی بێ مەسەن کۆمەگی مەوردی پێ نەکات دی ئێستا بۆ لە بەرابەر ئەواندا مەسەن بەم شێوەیە لە ئینسانیەتدا تەکا و هەموو پرەنسیبەکانی خستەژێر پێوە بۆیە زواتری لەو سەر ناڕۆم لەوە پیان وایە ئەمە هەڵەکراوە واکوتراوە لە حەڵکدا ئەمە زۆر دروستە کەسێکی کە ئیدعا دەکە سیاسیە ئیدعا دەکات تشکیلاتی کۆمەڵە دەناسێ ئیدعا دەکە حیزبی کۆمونیستیان ئێران دەناسێ ڕەهبەرانی دەناسێ دی چۆن ئەمە یەکشەوە ئاوەژوو بۆەوە کە تۆ ئەو هەموو نیگەرانیە لێ دروست بێت کە مەسەلەن 7 نەفەر هاتوونەتەوە ژیانیان لە خەتەردایە هەر لە خۆشیان دەپرسین ئایا واقعان ئەوەی ینی ئەو هاوڕیانەی کە پێشتر لێرە بوون مەسەن 2 نەفەر کمیتەی ئیجرایی و ئەو کەسانش کە لە بەدەنەدان ئایا ئەوانی شەژێمێکیان پێدرێ یارمەتیەکان لێ بڕاوە دوو مەقولەی جیاوازن ئەوەی کە سابر لێرەیە و ئەو کەسە شاتوتەوە ئێستا ڕەنگە ئەوان بڵێن ئێمە بۆ کار هاتوویدەوە خدەی کاکە تۆ بۆ کاری حیزبێککە هاتوویەوە تۆ تشکیلاتێکی تری پێشتری لێرە نەبووی تا ئێمە مسنان بڕاومان کردبێتی دی ئێستا تۆ حیزبەکەی خۆت دەسا لە چۆ مستەقەر دەبی لە چۆ دەگیرسەوە چارەنووست چ دەبێ ئەوانە تۆ ڕۆشنکەوە ئەوەی کە دەڵێ من لەم ئۆردوگایەدا دەمێنینەوە ئەمە ڕوانگەی ئێمەوە ئەسەن ئیمکانی نییە و تازەش ئەم ئۆردوگای هاوڕیانی هاوڕیانیمان لە پێشتریشە باسییان کردو مڵکی ئێمە نییە و ئەوانی شەقی خوانە داوا بکەن تاو جگەش ئاگادار بم پێم وایە مڕاجعان کردو بە شوێنە پەیوەندیدارەکانی چی جوابێکیان وەرگرتوتەوە یا وەرنەگرتوتەوە نازانم بەڵام ئەوە مەفروزە کە دەبێت حتممە تەکلیفی خوان ڕۆشنکەنەوە لە شوێنێک خوان سازمان بدەن و تا ئەو دەم ئێمەش هەیەتمان هەیە لە هەیەت دیاری دەکەین و لەگەڵیان واردی دیالۆگ دەبین و بە بنسبەتی کەسانێکی لە تشکیلاتیان هەیە 100% ئیمکاناتیان لە اختیار دەدرێەوە لە اختیار دەندرێەوە لەو ئیمکاناتە بەهرەمەند دەبن ئەوان دەڵێ ئێمە دەزانین کەمینەی فەرزن ئەم کەمینەیە دەبێتە باعثەوە کە ئێمە حەزف کرین دەبێت تەزمینمان بدەنێ کە ئێمە هەڵدەبژێردرین یا هەر ئێستاوە ئۆرگانەکانمان لەگەڵ بەشکەن ماوەیەک تێیدا کار بکەین وەزعەکە عادی بێتەوە ئەو تەمەفینە پرۆسی هەڵبژاردنەوە و لەوێژدا تەزمین کرابێت کە ئێمە ڕێی دێنینەوە لە حاڵێکیش تا ئێستا لە تشکیل هیچ تشکیلاتێکدا تا جگای من پێم شک دەشتی وان نەبووە و تەنانەت کارێکیش کە ئەوان کردویانە هەر ئەسن لە ڕوتی چەپی ئێراندا تا ئێستا سابقەی نەبووە ئێمە کۆنگرەمان گرت کۆنگرەکەمان گوتمان بەپێی ئەساسنامە مەشروعە قانونیە انتخاباتمان بۆ کرد نمایندەگان هاتنە نێو کۆنگرەوە ئەمە ئێمە بە نامەشروع دەزانن بەڵام
ئەو کارەی خۆیان بە مەشروع دەزانن کە بەبێ هەڵبژاردننی نمایندە بەبێ گرتنی کۆنگرا کمیتەی مرکزی کۆمەڵە و کمیتەی ڕاهبەری کۆمەڵیان دیاری کردووە نمایندەی کۆمەڵیان لە دەرەوە دیاری کردووە یعنی کارێکیان کردووە کە واقعان بە ئێمەش دەڵێنەوە تا ئێستا چەندین ئیسکانداڵیان داوایە لێ ڕوودا بەڵام ئەمەی خۆیان بە ئیسکانداڵ نازانن بەڕاستی نازانم ئەوە پرسیارە چۆنی تەوجیەکەن تشکیلاتێکی کە ڕەنگە بپرسن تشکیلمەسم کتومانە کۆمەڵە خەریکی کاری خۆیەتی لە جێی خۆیەتی و ئینشعابتی داڕووی نەداوە و هەموو شتەکانە جێی خۆیان دیارە بۆ هەر حیزبێ بۆ بەتایبەتی بۆ کۆمەڵی مەگە یەک کەسیشمان لێکەم بێتەوە هەر پێم وایە زیانێکی گەورەیە قورسە بەڵام واقعیەتەکە ئەوەی کە ڕووی داوە و نێوی ئینشعابە لە کۆمەڵەدا ڕووی نەداوە لە دەرەوەی وڵاتدا ڕووی داوە لە دەرەوەی وڵاتیدا دەتوانین بڵین لە حیزبی کۆمۆنیستی ئێراندا ڕووی داوە بەڵام سەرڕای ئەوە ژێمە دەڵێن ئەگەر دوو نەفەریش لە تشکیلاتی کۆمەڵەکەم بێتەوە چ بگا بەوەی مەسەڵەن مەجموعەیەک لە هاوڕێیانی پێشوویەمە کە زۆر ئینسانانێکی زەحمەت کێش و تێکۆشەر بوون مەسەڵەن سەفیەم تشکیلاتە بەجێ دێڵن بە خەساریە زانین بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەرێ تشکیلاتی کۆمەڵە لەجێی خۆیەتی ئەوەش بەڕاستی نیشانەی ئەوەیە کە ڕاهبەری ئەم تشکیلاتە زۆر حەکیمانە جوڵاوەتەوە دناخۆ دەستێک هەبووە کە ویست بێتی ئاژاوە بنێتەوە جێژاو دروستکە هەوریشمانداوە کە ئێمە خۆمان و پێشنیاریشمان پێکردوون بابێن خۆمان کێشەکانمان حەلکەین خۆمان ڕوونیکەینەوە بزانینەوە نیازتان چییە لە کوێ دادەنیشن دەچنە کوێ چ دەکەن بەڵام ئەوان ئەو کاریان نەکردووە احتمالەن مەسە دەستێکی سووەم ئێستا بێتە کارەوە بەڵام دەمانتوانی خۆمان بەبێ ئەوەی بگاتە ئەو جێگایە مەسەن گرەیەکی کە خۆمان دەمانتوانی بەدەست بیکەینەوە چا گەیشتوتە ددان و ئەوەش ئێمە مقەسر نەبووین لەوەشدا بۆیە واقعیتەکە ئەوەیە ئەوان بە هیچ عنوانێک ینی مەجای ئەوە نییە کە لەم ئۆردوگا بەرتەسکەدا شوێنیان بدرێتێ بحەوێنەوە و دوو حیزبی چەکدار کە لە داهاتوودا ڕەنگە مەسەرەن نیر و پەزیرش بکەنەوە کێشەیان لە هەموو بارێکە تۆ چاوی لێ دەکەیت کێشەیە بەڵام دەتوانێت مەسەم کوردستانە پڕە لە دەرو دۆڵ و پشتی وانە لە شوێنێکدا بحەوێنەوە بەپێی ئیمکاناتێکی پیان تەعەلق دەکرێت ئیمکاناتیان لە اختیار بنرێ و هەموو ئیمکاناتی کە هەم لەباری ئەمنیەتی و هەم لەباری ڕێفاهیەوە بۆ تەمین و دابین بکرێت زۆر باشە کاک سەید با منیش لێرە ئیشارەیەک بەشتە بکەم کە ئەوان بۆ خۆیان علانی تشکیلاتێکی ڕسمی خۆیان هەیە لەو جۆرەی کە بۆ خۆت ئیشارەت پێکرد بەبێ ئەوەی کە حتا کمیسیۆنێکیشیان بێت بەشی ڕاهبەری خۆشیان دیاری کرد کمیتە مەرکەزی کۆمەڵی خۆیان دیاری کرد دەی باشە ئیتر ئەگە بۆ خۆت تشکیلاتێکی ڕسمی ئیتر ڕاستی لازم نییە تۆ باسی خواردن بکەی یا باسی ئەمنیەت بکەی دەتوانانی دەی خۆت تشکیلاتی ڕسمی بچۆ جێگەشۆنی خۆت پیداکە و ئەمنیەتی خۆت پارێزە و باسی خواردنی خۆش تشکیلاتێک کە ڕسمی بێ دەبێت لە بواری ئابووریشدا خۆی بتوانێت هینی بێت حدیقل لەو توانایدا هەبێت بواری اقتصادیەکەی من پێم خۆشەیە لێرەدا یەکشت بڵام چون ئەوان زۆر لەسەر ئەوە پێداگری دەکەن دەڵێن کە فکری ئەندامان مهندسی دەکرێت ینی لە بەشی ڕاهبەریدا پێم خۆشە بزانم هەرچەند ئەوە دوور لە ڕاستە و واقعیەتی نییە من بۆ بخۆم یەکێک لە ئەندامانم لە بەشیم بەدەنێدا سەبارەت بم قسە ناڕاستە ئێوە چی دەڵێن بەڕاستی ئینسان جێداخە کە دەکەوێت موقعیەتێکەوە کە تۆ بینی مەسەرەن باسی شتێ بکە یا دیفاع لە شتێ بکەی کە مەفروزە مەسەرەن لە جریانێکی سیاسیدا بابا ئەندام بە تایبەتی ئەندامان نەک پێشمەرگەی سادەش خاوەنڕایی خۆی بێ خاوەن فکری خۆی بێ هەڵوێستی هەبێ دەی هەر ئەم بەدەنێ سبحانە دەبێتە ڕاهبەری و تشکیلاتە هاتوو لە چەندەیە خەباتی کۆمەڵا چاو لێ بکەی چەند کەس هاتوونەتە ڕاهبەری ئەم تشکیلاتە و ڕۆیشتون و یا ماونەتەوە یا ئەوەنە دێ ئەندامی ئەو تشکیلاتە بوون سوکایەتیش تا ئەو ڕادەیە بە شعوری ئەندامان ئەدی واقعان ئەوە ینی نازانم یا ئەوەی کە تۆ دەست دەبێت زۆر ناومید ببێتی لەو تشکیلاتە لەو ئەندامانە یا زۆر ناسیاسی بی یا ئەسەن نازانم نێوی بنێم چی چون کایەکردن یا بە گرنگ وەرنەگرتنی بیر و بۆچوونی ئەندامان و پێدوابێ ئەمانە کەسایەکی گوێ لە مستن خۆیان خاوەنی هیچ ئیرادەیەک نین ئەمە لە شوێنی دیکەەوە خەریکن ئاراستە دەکرێن ئەفکاریان مهندسی دەکرێت هەنی ئەمانە بەڕاستی من نازانم بە تایبەتی من پێم وابێت بۆ تشکیلاتی کۆمەڵە ئەمە ناتوانێت هیچ کەس باوەڕی پێ بکات
هەنی ڕەنگە خۆتۆ بە کەسێک و دوو کەس و ئەوە مەسەنیا گوێ لە کەسێک بگرێ یا خۆشی بوێ یا براخرێن مەشورەتێکی لەگەڵ کاکە ئەوە نیە بەڵام تۆ بەشێ بەچێەوەی بە کۆمەڵ پێت وابێ ئەم بەدەنێ ئەم تەشکیلاتە خەریکە مهندسی دەکرێت ئەفکاری ئەمە زۆر ناڕاستە چە ڕەنگەت بابجیان ئەخدەی خۆ لەم کێشانەدا ئەگەر ئەوان هەڵوێستی ئاوان نەبووایە ئەوان ئەگەر بەم شێوەیە سوکایەتیان بە شعوری ئەندامانی ئەم تەشکیلاتە نەکردایە دەی وەزعیەتیان ئاوای لێ نەداهات نەوێرن خۆ بدەنە بەر مەعرەزی ڕەئی ئەعزا بەلایەندا بڕۆن ئەسەن ئەهمیەتیان پێ نەدەن تەنانەت ڕێزێکیش کە بۆ خەبات و ڕابردوویان یان هەبوو ئەوەش ئێستا لە نەزەر نەگیرێ دی هەمە هەر ئەم هەڵوێستانەیە ئەمە کەم نییە هەتوو دەبێت ڕێز بۆ ئەو ئینسانە تۆ مەفروزە تەواویان بە ئینسانی سیاسی بزانی تا پێچەوانەکەی سابت دەبێ بەڵام هەر ئەوەی کە ئەگەر تۆی قبول بێ زۆریشی تێبینی لەسەر بێ ئینسانێکی زۆریش منفی بێ بەڵام چون تۆی قبوڵە ئەوە سیاسیە بەڵام ئەوی دیکە کە دژی نارەکەی تۆیە ناسیاسیە من لە کمیتەی ڕاهبەریدا هەمانە کەس کە دەیان جار کتوویەتی من فلان کەس کە مخالفی نەزەرەکەمە شانازی پێوە دەکەم ڕفاقەتی بکەم بە شانازیەوە پێم خۆش بوو لەگەڵ ئێمە بێ ئەو پەیوانیە چون وەک ئەو بیر ناکاتەوە ئەمە ئینسانێکی ناسیاسیە نا بەنظری من ئەمە زۆر دوورە لە واقعیت تشکیلاتی ئەمە تشکیلاتێکی زیندووە ئەندامانی ئەم تشکیلاتە زۆر حساسن بە نیسبەتی سەرنەوشتی ئەم تشکیلاتەوە بەڵام هیچ وە من پێم شک نایە تا ئێستا ئەندامانی ئەم تشکیلاتە سەرفەنەزیریان لە هەڵەی کمیتەی ڕاهبەری کردبێ وەکو تاکەکانی یا تەنانەت ئەگە بڕیارێکی جەمعیشیاندا بێ هەڵوێستی خۆیان دەربڕیوە بەڵام ئەوەیە لە کولیەتی خۆیدا کمیتەی ڕاهبەریەکان قبوڵە سیاسەتەکان قبوڵە ئاراستەکردنی تشکیلاتەکان بەم شێوە قبوڵە و هەر ئەوەش دەبێت بۆتە باعیسیەوەی کە بەم شێوەیە یەک دەست زاهیر بێ و ئێستا ئێمە مەسەن ئیدعا دەکەین کە لە کۆمەڵەدا هیچ شتێک ڕووی نەداوە ئینشعابێک نەکراوە نەگەوەی کە بە زۆر و تەتمیع و فشار و دەرکردن و ئەمانە مەسەن ئەم وەزعیەتە خوڵقا بێت بەڕاستی ئەمە بغیرەتی دەوێت و ئەو ینی جورئەتکردنیش بۆ کوتنی ئەمە ئەوەی دەڵم لە دوو ڕێگە یا ئەوەی کە واقعان زۆر دەبێت ناسیاسی بی یا زۆر بێ هیوا بوو بێتی لە بەدەنی ئەم تشکیلاتە تەنە ئەمە ئەوەش بڵم فەرزکەین ئەوان باسیەوە دەکا کە دەڵێت ترسەیە دنا مەجموعەیەکی زۆر ئەو ترسە نەبووایە مەجموعەیەکی زۆر ڕەیان دەگۆڕی و پشتیوانیان لە ئێمە دەکرد نازانم ئێستا زیاتر لە مانجێکە ئەم حەوت نەفەرە هاتوونەتەوە دوو نەفەری کەشیان لێرە ئێمە 9 نەفەر مەجموعەیەکی لە بەدەنەدا هەیە بە تەواوی ئەوانە یەک نەفەریان بۆ ساغ بۆتەوە ینی ئەنی ئەخواقعان دەی بۆ ئەو کەسە توانی بێ بۆ لای ئێوە ئێستا هەر تێبینێکمان لەسەری هەبێ قەیدی ناکە بەڵام ئەوە مەفروضە ئینسانێکی سیاسیە بەڵام بۆ ئەو کەسە توانی هەڵوێز بگری و بێتە لای ئێوە و نەشکوژرێ و ئەعدامیش نەکرێ و فرەش نەدرێتە دەرەوەی ئۆردوگا و تا ئێستاش لە هەموو ئیمکاناتێک بەهرەمەندە و بەڵام بۆ کەسی دیکە ناتوانێت ئەو کەسانی دیکە هەموو لەو زعیفترن بە بڕوای من ئەمە دیسانەکە هەر دەچێتەوە ئەو قاڵبەی کە سوکایەتیە بە ئەعزای ئەم تشکیلاتە پێمان خۆشە پێمان بڵێ ڕوبە بینرانیش بۆ تاواکردنی ئەم کێشانە کە ئەم هاوڕیانش کە جیابوونەتەوە چی دەڵێن چی دەکرێت بەداخەوە سەرڕای ئەوەی کە ئێمە لە کۆنگرژدا هەرویستمان میکانیزمێک ببینینەوە بۆ ئەوەی کە ئەم لەتبوونە ڕوونەدا بەڵام خوبووان ئیسراریان بوو ڕاهەنگیان ئێستا لەگەڵ ئەمرێکی واقعدا ڕوبەڕوو بووین یعنی ئێستا ئێمە دوو تشکیلاتی جیاوازین بۆ ئێمە ئینتیزارمان لەو هاوڕێیانەی پێشومان ئەوەیە کە واقعان تەکلیفی خۆیان ڕۆشنکەنەوە سەر و سامان بدەن بە وەزعی خۆیان بزانین لە چۆن مستەقەر دەبن ئێمە پێشنیارمان پێکردوون کە ئێمە حازرین ئەگەر بچنە شار ئیمکاناتیان لە اختیار بنین ئەمنیەتیان بپارێزین هەتاوەکو تەکلیفی خۆیان ڕۆشنەکەنەوە حاڵ ئێمە داوامان ئەوەیە کە ئەم هاوڕێیانی پێشووی ئێمە حتمما ئەوە لە نظر بگرن کە لەم ئۆردوگایدا جێگایان نییە ناتوانن بمێننەوە و ئەمە بڕیاری قەتعی ئێمەیە ئەگەر بیشیانەوێت پێشنیاریشمان پێکردن بچنە شار ئیمکاناتیان لە اختیار دەنین ماڵیان لە اختیار دەنین ئەمنیەتیان دەپارێزین و هەر ئیمکاناتێکیش کە پێویستیان بێتە خۆیان ساغەکەنەوە ئێمە لاریمان لێ نییە زۆر باشە زۆر سپاس کاک سعید بۆ بەشداریت لەم بەرنامە تایبەتەدا منیش سپاسیەوە دەکەم و سپاسی بینێرانی تلڤیزیۆنی کۆمەڵش دەکەم کە تا ئێستا دیارێمە دانیشت زۆر سپاس بەڵێ بینێرانی خۆشەویست بەم جۆرە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتە زۆر سپاس بەوەی کات تا ئێستا لەگەڵ ما بوون کاتێکی خۆش بۆ هەموو لایەتان